لە کاتێکدا چاوەڕوانی ئەوە دەکرێت 150 فرۆشتنی ئۆتۆمبیل تاوەکو ساڵی 2032 لە ئۆتۆمبیلی کارەبایی پێک بێت، کارەکانی ژێرخانی بنچینەی ئەم سێکتەرە خێرایی باخۆوە بینیوە. با پێی راپۆرتێک لە ژێر ناونیشانی ئاسۆکانی گواستنەوەی وزا ساڵی 2021 کە لەلایەن کۆمپانیای DNV نەرویجیەوە ئامادە کراوە و پێشبینەکانی دەربارەی ئۆتۆمبیلی ژینگە دۆستی لەخۆ گرتووە. دەرکردنی گازە ژەهراویەکان کە ساڵی ڕابردوو بەهۆی پەتای ڤایرۆسی کۆرۆناوە کەم بووبووەوە لە سەرەتای ئەم ساڵەوە با خێرایی زیادی کردووە. بەپێی راپۆرتەکە بێژبینی ئەوە دەکرێت کە خواز لە سەروزەی گیانی لە ماوەی 30 ساڵدا لە 190 بۆ لە 138 بەرز ببێتەوە. بەرهەمێنانی کارەبا لە سەرچاوەی خاوێن و بەردەوام گرنگ دەبێت بۆ ڕێگرتن لە خێرایی بڵاوبوونەوەی گازی ژەهراوی. دەربارەی خواز لەسەر گواستنەوە هەنگاوەکان لە چین، ئەوروپا و ئەمریکا بۆ گۆڕینەوە ئۆتۆمبیلەکانی گواستنەوەی گشتی و ئۆتۆمبیلە بازرگانەکان بە ئۆتۆمبیلی کارەبایی بەردەوامی هەیە. ژمارەی ئۆتۆمبیلە کارەبایەکان لەم سێ ناوچەیەدا با خێرایی زیادی کردووە. بە تایبەتی لە ئەوروپا پاکێجی هەندان وەکو پاڵپشتی باز دەخرێتە بەردەم کڕیاران. ئەو ئامارانە لە کاتێکدایە لە ئێستادا ئۆتۆمبیلی کارەبایی سەدایەکی ئۆتۆمبیلی گیان پێک دەهێنێت، لە کاتێکدا 1 ملیار و 400 ملیۆن ئۆتۆمبیل لە گیاندا بوونی هەیە. بەپێی ئامارەکان تەنها لە ساڵی 2016دا 72 ملیۆن ئۆتۆمبیل لە گیاندا بەرهەمهاتووە. لەسەر ئاستی وڵاتان کۆماری چین با پلەی یەکەم دێت و 24 ملیۆن ئۆتۆمبیلی بەرهەم هێناوە، واتە لە نێوان سێ ئۆتۆمبیل دانەیەکیان ئەو وڵاتە بەرهەمی هێناوە. بەپێی ئاماری ڕێکخراوی نێودەوڵەتی دروستکردنی ئۆتۆمبیل بەهۆی زۆری خواز لەسەری، لە ساڵی 2035 ساڵانە ڕێژەی بەرهەمێنانی ئۆتۆمبیل دەکاتە 127 ملیۆن ئۆتۆمبیل. بەو پێش ڕێژەی ئۆتۆمبیل لەسەر ئاسی گیان دەگاتە 2 ملیار ئۆتۆمبیل. هەرچەندە ئۆتۆمبیلی کارەبایی هاوشێوەی ئۆتۆمبیلی سوتەمەنی ڕاستەوخۆ لە کاتی کارکردنیدا گازی زیانمەند دەرنادات، بەڵام یەک لە سەرسەی گازە دەرهاویشتە پیسەکان لە پرۆسەی بەرهەمێنان و دروستکردنی خودی ئۆتۆمبیلەکە دەردەدرێت، لەبەرەوەی لە 150 پێکاتەی ئۆتۆمبیل مادەی پلاستیکیە، ئەویش لە بنەڕەتدا لە پترۆکیمایەکان دروست دەکرێت. لەگەڵ ئەمەشدا بەپێی ژمارەیەک توێژینەوە دەردانی گازی کوشندا لە ئۆتۆمبیلە کارەبایەکاندا کەمترە لە 130 بەراورد بە ئۆتۆمبیلە کلاسیکەکان.